خواردنەوەی چا ڕێگری دەکات لە نووساندنی بەکتریا بە ددانەکانەوە و هەروەها لاوازکردنی گەشەی بەکتریا بەهۆی بوونی ڕێژەیەکی بەرزی دژە ئۆکسێنەرەکان تێیدا. چا سوودی زۆری هەیە بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشیەکانی دڵ و بۆری خوێن و هەروەها دوورکەوتنەوە لە جەڵدا. لەگەڵ هەموو ئەو سوودە تەندروستیانەی لا خواردنەوەی چادا هەن، زیادە ڕەویکردن لە خواردنەوەی چا کاریگەری نەرێنی دروست دەکات و دەبێتە هۆی ڕێگرتن لە مژینی ئاسن لە ڕیخۆڵەکاندا کە ئەمەش زیانی زۆر دەگەێنێت بەو کەسانەی کەم خوێنن. یەکەم باری چا لە ساڵی 1600دا گەیشتە ئەوروپا و لەوێوە بەکارهێنانی چا لای ئەوروپیەکان دەستی پێکرد. لای نەتەوە عەرەبەکان باو نەبووە تا دوای سەردەمی عەباسی و لە دوای ئەم مێژووەوە هاتۆتە ناوچە عەرەبیەکان و بە تایبەت عێراق کە لە ئێستادا ناسراوترین و ناودارترین خواردنەوە لای عێراقیەکان چایە. چا وشەیەکی فارسیە و هەندێک لەو باوەڕەدان چا لە هەندیە سوورەکانەوە هاتووە، بەڵام ئەم زانیاریانە نادروستن. هەندێک سەرچاوەی زانیاری وەک ئینسایکلۆپیدیای بەریتانی ئاماژە بۆوە دەکەن کە ئەسڵی چا وڵاتی چینە، لەوێوە بڵاو بۆتەوە بە ئاسیادا پێش 5000 ساڵ. چا چەندین جۆری هەیە. چای گوڵیە یەکێکە لە جۆرەکانی چا کە دەناسرێتەوە بە بۆ نەخۆشەکەی. چای پرتەقاڵی کە هیچ پەیوەندی بە پرتەقاڵەوە نییە، بەڵکو لە ناوچەی ئۆرانینی هۆڵەندیەوە دێت. چای بیکۆ ئەمیش جۆرێکی چایە کە لە چینەوە دێت و بە تامەتیژەکەی دەناسرێت. چای نەرم یان زەرد ئەو چایەیە کە لە گەڵا وردەکان دروست دەکرێت و ڕەنگێکی ئاڵتوونی هەیە. ئەمە و چەنەها جۆری دیکەی چا هەیە. چەندین لێکۆڵینەوە لە وڵاتانی ئەمریکا و چین سەلماندوویانە کە چا کاریگەرێکی ئێجگار گەورەی هەیە بۆ دوورکەوتنەوە لە توشبوون بە شێرپەنجە و بە دژە شێرپەنجە ناو دەبرێت. ڕێگری دەکات لە گەشەکردنی خانە شێرپەنجەیەکان و هاوسەنگی ئاو لە لەشدا ڕادەگرێت با ڕێگرتن لە کردنە دەرەوەی ئاو کە سوودی زۆری هەیە بۆ دوورکەوتنەوە لە تینوێتی. هەروەها بەهۆی بوونی ئۆکسلەیتس لە چادا زیان دەگەیەنێت بە گورچیلەکان، بە تایبەتی ئەوانەی نەخۆشی گورچیلەیان هەیە. بۆ چارەسەرکردنی ئەم زیانانە چەندین ڕێگا هەیە. ئەویش ئەوەیە لە پاش نان خواردن بە 30 بۆ 60 دقە چا بخورێتەوە و نابێت ئەو چای کە دەخورێتەوە زۆر کوڵاو بێت.